بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست حکومەت هێرێم دەیەوێت کاری خێرخوازی سنووردار بکات و بەپێی سەرچاوێک کە لە میدیاکانی پارتی بڵاوکراوەتەوە لەمە دوای ڕێگەنادرێت کەمپینی هاوکاری لەلایەن ڕێکخرا و خێرخوازانەوە ئەنجام درێت و حکومەت خۆی سەرپەرشتی کەمپینەکان دەکات. بە بۆچوونی بەشێکیش لە هاوڵاتیان ئەم بڕیاری حکومەت زیانی زۆر لە هەژاراندا لە کاتێکدایە کە بەشێک لە ڕێکخرا و خێرخوازیەکان زیاتر لە حکومەت لە سەردەمی کۆرۆنادا هاوکاری خەڵکی هەژار و کەم دەرامەتیان کردووە. بۆ نمونە ڕێکخراوێکی وەکو دەستگای خێرخوازی بەخشین کە لە سەردەمی کۆرۆنادا هاوکاری 7,000 ماڵی کەم دەرامەتی کردووە لە ماوەی 3 ڕۆژدا 77 ملیۆن دیناری بەسەر منداڵانی بێسەرپەرشدا دابەش کردووە. بە میوان دەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆر شێرکو حەمامین ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان هەروە لە ڕانیەوە حسێن ئاغا بانخوازی ئیسلامی تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینی. ڕێگەنەدانی حکومەت بە گەیاندنی هاوکاریەکان لەلایەن دەستگا و ڕێکخراوە خێرخوازیەکان کاردانەوەی بەشێک لە هاوڵاتیانی لێ دەکەوێتەوە دەڵێن حکومەت یاریەم ڕێگری لە کاری خێرخوازان دەکات و خۆشی هاوکاری خەڵکی هەژار و کەم دەرامەت ناکات. میدیاکانی پارتی لە ئازاری سەرچاوەیەک لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانەوە بڵاویان کردەوە هیچ کەمپینێک بۆ کۆکردنەوەی پارە بە ناوی هاوکاری ڕێگەپێدراو نییە و حکومەت خۆی سەرپەرشتی کۆکردنەوەی هاوکاریەکان دەکات. لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆناوە حکومەت یێرەم هیچ بودجەیەکی تایبەتی بۆ هاوکاریکردنی خەڵکی هەژار و کەم دەرامەت دابین نەکردووە. لە کاتێکدا لە عێراق 150,000 دینار بۆ هەر ماڵێکی کەم دەرامەت تەرخان کراوە. تەنانەت حکومەت یێرەم لە سەردەمی کۆرۆنا تاوەکو ئێستا ئەوەندەی دەستگای خێرخوازی بەخشی ناوکاری نەگەیاندۆتە کەم دەرامەتان. بە جۆرێک لە سەرەتای سەرهەڵدانی قەدەغەی هاتوچۆوە دەستگای خێرخوازی بەخشین لە سەرتاسەری هەرێمی کوردستان هاوکاری گەیاندوەتە 7,450 ماڵی کەم دەرامەت و لا دابەشکردنی هاوکاریەکانیش ڕەچاوی ڕێنمایە تەندروستی ویداریەکانیان کردووە و خۆیان هاوکاریەکانیان بردووەتە ماڵەوە. لە هەمان کاتیشدا لە مانگی سێەم ساڵدا دەستگای خێرخوازی بەخشین لە ماوەی 3 ڕۆژدا 77 ملیۆن دیناری بەسەر 656 ماڵی بێباوک دابەش کردووە کە کەمترینی 100,000 دینار بووە. هەروەها خۆشیان هاوکارەکانیان گەیاندوەتە ماڵە بێباوکەکان لە کاتێکدا کە حکوومەت موشەی مانگی 12 ساڵی ڕابردووی فەرمانبەرانی دابەش نەکردبوو. لە کاردانەوەی بڕیارەکەی حکوومەتدا سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان کە لە سەرەتای قەدەغەی هاتوچۆوە تا ئێستا فراکسیۆنەکەی هاوکاری و بەشە خۆراکی بەسەر 2,000 خانەوادەدا دابەش کردووە دەڵێت بەڕاستیەوەی لە دنیادا نایبینی لەم دەسەڵاتی هەرێم چاوەڕێ دەکرێت. عەبدوستار مەجید لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەپرسێت ئاخر چی حکومەتێک هەیە لە دنیادا مانگێک میلەتەکەی بکاتە ژوورەوە بەبێ ئەوەی نەموچەی فەرمانبەرەکانی بدات نەبیرێک لەو دەیان 1000 کەسە بکاتەوە کە هیچ سەرچاوەیەکی بژێویان نییە و ژیانیان لە مەترسیدایە. لە کۆتاییشدا عەبدوستار مەجید وتوویەتی 28 ساڵە خەڵک دەچەوسێننەوە و داهاتی گشتی بۆ بەرژەوەندی خۆیان و کەمینێکی دەسەڵاتدار بەکاردەهێنن. ئێستا کە خێرخوازان و ڕێکخراوە خێرخوازیەکان هەرکی بەهاناوە چوونی هەژاران دەگرنە ئەستۆ چاویان بەرایی نادات ئەو هاوکاریەوە خۆی بگاتە هەژاران و ئەو زۆرینەی کۆمەڵگا کە لە سایی دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستاندا برسی کراون دەیەوێتە و دەروازی هاوکاریش دەست بەسەردا بگرێت و بە دەردی داهاتی نەوت و داهاتە زەبەلاحەکانی دیکەی بەرێت. بەشێک لە هاوڵاتیان لە تۆڕە کۆمەڵایەتەکان ڕەخنە لە بڕیارەکەی حکومەت بۆ سنووردارکردنی کارە خێرخوازیەکان دەگرن و باس لەوە دەکەن حکومەتێک پارەی سندوقی نەخۆشانی شێرپەنجە و 12 ملیار دۆلاری پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی بردبێت چۆن دەکرێت لە ئێستادا متمانی پێ بکرێت بە دادپەروەری هاوکاری بەسەر خەڵکدا دابەش بکات. بە بڕوای بەشێک لە هاوڵاتیان ئەگەر حکومەت یاریەم بڕیارەکەی بۆ ڕێگری لە گەیاندنی کۆمەک لەلایەن ڕێکخرا و دەستگا خێرخوازیەکان بخاتە بواری جێبەجێکردنەوە هەژارەکان زەرمەندی یەکەمن و ئەو هاوکاری پیان دەدرا ئەویش نامێنێت.
جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان دکتۆر بەخێرمێک سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین دەمەوێت سەرنجی بەڕێزت بزانم لەسەرەوەی کە لە میدیاکانی دەسەڵات بڵاو کراوەتەوە بە ناوی سەرچاوی لە حکوومەت یاریێم کە لەمە دووە ڕێگەنادەن بە کەمپینی خێرخوازی حکوومەت خۆی سەرپەرشتی کۆکردنەوەی بڵین هاوکاری دەکات و دابەشی دەکات بەسەر خەڵک کە ڕەنگە خۆشتان لەو کەمپینانەدا بوونتانە بێ ئەم بڕیارە بڵین نەگەر بکەوێتە بواری جێبەجێکردنەوە چۆن هەڵگەسەنگێن. سڵاو لە بینەران ڕاستیە ئەمەی کە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانە لە کوردستان متمانی لە دەستداوە ئەم یەکێک لە کێشە هەرە سەرەکیەکان لە نێوان خەڵک و حکوومەت و خەڵک و حیزب و بە تایبەتی پارتی وێچێتی کە بە درێژایی چەند ساڵی ڕابردوو لە هەرەمی دەسەڵاتە بوون لە هەرێمی کوردستانە چه دەسەڵاتە حیزبێکە چه دەسەڵاتە حکوومیەکە متمانیان لە دەستداوە ئەم کە طرفێک حکوومەتێک دەسەڵاتێک متمانە دەسەدا لە ڕاستیە ئەستەمە ئیتر خەڵک بتوانێت بڕوای پێ بکاتەوە و لێرەوە جارێکی تر ڕێشی خۆی باتەوە دەست ئەو بۆ کاری خێرخوازیش. ئەم حکوومەتە بۆ متمانە دەستداوە و بۆ حکوومەتێکی ناشەفافە و حکوومەتێکە بەڕاستی پڕاوپڕە لە گەندەڵی و ئەمە میراتی کابینەکانی ڕابردووە یعنی هیچ شتێکی تازە نەکراوە لەم کابینە تازەیە تا بڵێن داپڕانێک دروست بۆ لە نێوان ئەمە و کابینەکانی ڕابردووە. ئەم حکوومەتە کە ئەوەی مافی شەرعی هاوڵاتیانە نایدا وەی کە مافی شەرعی موچەخۆرانە نایدا ئێستاکە هێشتاکە موچەی مانگی 12 ساڵی 2019 تەواو نەبووە لە هەرێمی کوردستانە. ئەم حکوومەتە 6 ساڵە تا ئێستاکە ئامادە نەبووە پڕۆژە یاسای بودجە بنێرێ بۆ پەرلەمانی کوردستان بەمانە ئەم حکوومەتە ئامادە نییە بۆ پەرلەمانەکەی کەشفکات کە داهاتەکەی چەنە و خەرجەکانی چەنە. ئەم حکوومەتە با بڵین لە پارەی نەوت کەمتر لە 300 ملیۆن دۆلاری ئەدا بە وەزارەتی دارایی کە بەپی قسەی ئەوانەی کە خۆیان لە پارتی وێچێتین لە ئۆرگانە جیاوازەکانی پارتی وێچێتی و هەروەها لە پەرلەمانی کوردستانی شاکارەکەن کە سەر و 700 ملیۆن دۆلار بووە بەڵێ پێش کۆرۆنا یعنی مانگە پێش ئێستا مایە کە مەسەلەی سعری نەوت دابەزیوە ئەوانە وەیسش دوسێ ڕۆژە لە بەرزبوونەوەیە دیسان جارێکی تر باشە لە نزیکەی 750 ملیۆن دۆلار تۆ کەمتر لە 300 ملیۆن دۆلاری بدەیت بە وەزارەتی دارایی ئەوی تری ئەچێ بۆ کوێ چی لێرێ. ئەم حکوومەتە با بڵین لە ساڵانی ڕابردووە دەستکاری پارەی سندوقی شێرپەنجەی کردووە بەمەرجێک سندوقی شێرپەنجە بە یاسا دانراوە لە پەرلەمانی کوردستان بۆ کردبوو زۆرە بڕەپارەکە 2 میلیارد دینار لەگەڵ 1,500,000 دۆلار. جگەل لەوە لە نێوان کابینەی حوتەم و کابینەی هەشتەم لە بودجەی 2013 بڕی 5 میلیارد دینار تەرخان کراوە بۆ کەمەندامان لە نێوان کابینەی حوت و هەشت دیار نەما واتە لە نێوان 2013 و 2014 ئەو 5 میلیارد دینارش دیار نەما کە من کاتی خۆی بەدوڵات چوونم بۆ ئەوەش کرد. ئەم حکوومەتە دەستکاری پارەی دانراوی خەڵکی کردووە لە بانقەکانە کە وەکو ئیراد و تەوفیر و ئەوانە دایان ناوە دەستکاری ئەوەشی کردووە بە کوردەکەی ئەم حکوومەتە دەستی بۆ هەموو شتێک بردووە و کە دەسەڵاتێکیش ئاوا بێ حکومڕانیەک ئاوا بێ دەستی بۆ هەموو جومگەکانی ژیان و بۆ پول بە پول و فلس بە فلسی ئەم وڵاتە بردبێ و مافی ڕەوای موچەخۆرانی خۆشی نەدا و ڕۆژ لە ڕۆژان ئاوڕێی لەوانە نەنابێتەوە کە هیچ سودمەند نین لە داهاتی گشتی ئەم وڵاتە یعنی خۆ ئەم وڵاتە هەموو موچەخۆر نییە خەڵکانێکی زۆر هەیە کاسبکارن دوکانیان هەیە لە بازاران دەستگێڕن تەکسیان پێەیە لە شوێنەکانی ترا کارەکەن ئەمانە هیچ سودمەند نین لە بودجە و داهاتی گشتی ئەم وڵاتە. ئەم حکوومەتە تا ئێستا بیری لەمانە نەکردوێتەوە کرێکارە لە چێشخانێکە کارەکە ئێ باشە کە تۆ ئەمە دۆخەکە بێت کە ئەمە دۆخەکە بێ و ئێستاش بێ بڵێ وەڵاهی دەبێ هەموو شتەکان لەژێر دەسەڵاتی منابێ لە ڕاستی ئەمە خەڵک مافی خۆیەتی کە پرسیاری گەورەدانێ و مافی خۆشەتی کە ئامادە نەبێ هاوکاری ئەم ڕقم حسابی تۆ بکە چکە وەکوتمان خەڵکی هەرێمی کوردستان پێشینەیەکی خراپی هەیە لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە وڵاتانی تریش دکتۆرەوەندەی کە بەڕێز زمونتەوێت ئەو ڕێگری هەیە لە کاری خێرخوازی بۆ نمونە ئەمە شتێکی سەرتاسەری نییە لە وڵاتانیش ڕێکخراوی خێرخوازی و خەڵک هاوکارەکان نادێن کەم دەرامەتە لە هەموو شوێنێکەیە خۆ لە ساڵانی ڕابردووە ئێمە بینیمانە منەظەمات لە ئەوروپا و هاتوون هاوکاری خەڵکی ئێریان کردووە منەظەمات ئێستاکە لە عالەمەوە دێ مەسەلا هاوکاری
کەمپی پەنابەرەکانەکە من خۆم لێت ناشارمەوە ینی من بە حکمی ئەو ئەزمونەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە لە پێشتری شاڵبەتە لەم کەمپینانە بەشداریمان کردووە سوپاس بۆ خوای گەورەوە بە هاوکاری خێرخوازان ئەوەی کە لە توانا بوو بێت بەشێک لە ئیلتیزامی خۆمان بەرامبەر میلەتەکەمان جێبەجێ کردووە کە ئەوە ئەرچێکە کەوتوتە سەرشانمان من خۆم لەگەڵ ئەوان ئەم کارانە ڕێک بخرێ و ئەم کارانە ئەکرێت ئەم دەستگا خێرخوازیانە ئاگایان لە یەکتری بێ ئەم گروپە خێرخوازیانە ئاگایان یەکتری بێ و زۆر ئاساییشە تەنسیقیش بکەن لەگەڵ دایرەکانی چاودێری کۆمەڵایەتی لە پارێزگاکان و لە قەزاڵناحیەکانە ینی جۆرێک لە بەرنامە جۆرێک لە ڕێخستن جۆرێک لەوە هەبێت کە ئەو هاوکاریانە بە شێوەیەکی ڕێک و پێک بگا بە سەرتاسەری ئەو کەسانەی کە بە هەر بار و دۆخێکەوە بێ ئێستا زۆر وای لێکردوون کە پێویستان بەو هاوکارە بێ بەڵام من قەت لەگەڵ ئەوانیم کە حکومت وەکو هەموو شتێکی تر کە عەقڵەتێکی ناوەندگەرایی عەقڵەتێکی سێنترالیزمی هەیە لە مەشابیەوێت هەموو شتەکان بەرێتەوە بۆ لای خۆی. سپاس دەکەم دەتەگرێن بۆ لای بەڕێز ماوەسا حسێن زۆر سپاس بۆ بەشداری بەڕێزیشتان دەمەوێت سەرنجی بەڕێزیشت بزانم ئەوکو بانکخوازێک لەسەر و بڕیاری حکومەت دەگەر بوێتە بواری جێبەجێکردنەوە بۆ سنوردارکردنی کاری خێرخوازی ڕێکخراوەکان چ کاریگەرێکی خراپ دروست دەکات لەسەر هەژار و کەم دەرامەکان؟ بەڵێ بە ناوی خوای پەروەردگار دیارە بەڕاستی لە بارودۆخێکی ئاوا هەستیاردا کە وڵاتمان بە کۆمەڵە قەیراندا ڕەت دەبێت سەری ڕای ئەو قەیرانە بەڵێ ملتمان پێیەوە گرفتارە زیاتر بە قەیرانە ئابووریەکەوە گرفتارە نەک قەیرانە تەندروستیەکە بۆیە لە ئێستادا ئەوە ئێمە وای دەبینین ئەو بڕیارەی حکوومەتی هەرێم بڵێن بڕیارێکی زۆر ناواقعیە زۆر نالۆژیکیە و لەگەڵ هیچ بەهایەکی مرۆڤایەتی بەهایەکی ئەخلاقی دانایەتەوە کە بەڕاستی سەرشانی باری سەرشانی قورس کردووە. بەڕاستیەوەی میلەتمان پێیەوە گرفتارە زیاتر بە قەیرانە ئابووریەکەوە گرفتارە نەکە. بۆیە لە ئێستادا ئەوەی ئێمە وای دەبینین ئەو بڕیارەی حکوومەتی هەرێم دەتوانین بڵێن بڕیارێکی زۆر ناواقعیە زۆر نالۆژیکیە و لەگەڵ هیچ بەهایەکی مرۆڤ بەڵێ بەڵێ دواتر دەگرێمەوە لای لە هەموو بوارەکانە فەشەلی هێناوە و ئەمانە هیچ پێوەرێکی دەوڵەتداری و حکوومەتداریان تێدا مۆجود نییە بەڵکو دەتوانین بڵێن کۆمپانیایەکە بۆ خۆ دەوڵەمەندکردن بۆ خۆ دروستکردن و ئەم هەموو داهاتەی کە ئەم حکوومەتە ئەم وڵاتە هەیەی بەڕاستی داهاتی سەرزەمینی ژێرزەمینی وای لێ هاتووە ڕۆژ بە ڕۆژ دەقیقە بە دەقیقە سات بە سات باری سەرشانی میلەت قورستر دەبێت و ئەرکی بەڵێ 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 دواتەگرێمەوە لای بەڕێست مامۆستا حسێن دەگرێمەوە لای بەڕێست کاک دکتۆر بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە بڕیارێکی لەم شوێ گەر بچێتە بواری جێبەجێکردنەوە چ زیانێک لە خەڵکی هەژار و کەم دەرامەت دەدات چونکە دەیان ڕێکخراو هەیە مەسەڵەن هاوکاری خەڵکی هەژار و کەم دەرامەتەکە ڕەنگە وەکو بەڕێز وتت متمانەی بە حکوومەت نەبێت ینی ئەمە زیانەکانی بە پلێک لەسەر خەڵکی هەژار و کەم دەرامەتە؟ بێگومان چونکە جارێ یەکەم تا ئێستاکە ئامارێکی ڕوون نییە لە هەرێمی کوردستانە کە ئەو کەسانەی پێویستە ئەم هاوکارانە بیانگرێتەوە هەرچەنە لە ئێستادا بەهۆی بارودۆخی کۆڕۆناوە بە تایبەتی ئەو کەسانەی کە ژیانی ڕۆژانیان لەسەر ئەوە بۆ کە پەیدایان کردووە و قوتی ژیانیان لەسەر ئەوە بۆ کە پەیدایان کردووە زۆر پێویستیان بەم هاوکاریانە هەیە و خەڵکانی تریش بە تایبەتی هەتا ئەوانشی کە موچەکانیان موچەیەکی زۆر با بڵێن کەمە یعنی خۆ هەموو خەڵک لە هەرێمی کوردستانە ئەسڵەن ناتوانێت بۆ موچەیە بژی ینی موچەکان دیاریکراوە لە هەرێمی کوردستانە چۆنە و ئێستاکەوە وای لێ هاتووە بە 50 ڕۆژارێدا بەشەکرێت موچە لە هەرێمی کوردستانە بۆیە خەڵکانی موچەخۆریش ڕەنگە کرێت چییە کۆمەڵێ منداڵی هەیە منداڵی نەخۆشی هەیە نەخۆشی درێژخایانیان هەیە لە ماڵەوە ئەمانە هەموو ڕاستی پێویستیان بە هاوکاری و بەدەستگیرۆیی هەیە وەکو چۆن لە وڵاتان ئێستاکە لە هەموو عالەمە یعنی پارەی قەبەقەبە تەرخان کراوە بۆ ئەوانەی کە لە ئەنجامی ڤایرۆسی کۆرۆنا و ئەنجامی پەتای کۆرۆنا زەرمەند بوون جا بە شێوەی جیاواز هەر وڵاتەوە بە پێی سیستەمی کارکردنەکەی خۆی بەڵێ بۆیە بێگومان بڕیارێکی لەم جۆرە
کە لە کاتێکا کە متمانە نییە لە نێوان خەڵک و حکوومەتاوەکو باسم کرد لە خاڵەکانی ڕابردووە بە دڵنیایی دوجار زەرمەندی یەکەم ئەو کەسانە ئەبن کە لەم پڕۆسەیە جۆرێک لە جۆرەکان هاوکاریان پێگەشتووە. من بۆ خۆم ینی جارێکتر ئێڵێمەوە لەگەڵ ئەوانین بە هیچ جۆرێک یعنی کە بینیومە لە هەندێک شوێن حیزبی دەسەڵات هاوکاریدا بەش کردووە لۆگۆی حیزبەکەی لەگەڵا بووە ینی ڕاستیە یاخود ڕێکخراوی خێرخوازی هەیە ینی دیارە بە ناوی ئەشخاصی حیزبیەوەیە بە ناوی ڕابەری حیزبیەوەیەوە دیارە سەرچاوی پارەکانیشان لەکوێوەیە هەموو ئەمانە من تاسەری ئەسخان دژی ئەوەم هەر کەسێ بیکە هەر دەستگای بیکە هەر ڕێکخراوی بیکە تاسەر ئەسخان دژی ئەوەم کە بۆ مەرامی سیاسی بەکاری بێنێ و وێنەی خەڵکەکان بگرێ بەڵام بێگومان لە دوجار لە جێبەجێکردنی ئەم بڕیارە وەکو وەڵامێک بۆ جەنابوو ئەوەی کە لێی زیانمەند دەبێ خەڵکانی هەژار و کەم دواتەگەرم و لای بەرز قسە سەر ئەزمین وڵاتان دەکەین چۆن مامەڵ لەگەڵ زیان لێکەوتوان دەکەن لە سەردەمی کۆرۆنا. مامۆستا بگەرم و لای بەرزت ببوورە سەبارەت بە مەسەلەی سنووردارکردنی کاری خێرخوازی و زیانەکانی بۆ سەر خەڵکی هەژار و دەبێت چی بکرێ بەوەی کە ئەم بڕیارە نەچێتە بواری جێبەجێکردنەوە و ڕێکخراوەکان بتوان ناوکاریەکانیان بگەێنە خەڵکی هەژار و کەم دەرامەت. بەڵێک وتمان بەڕاستی حکوومەت دەبێت بەکاری خۆی هەستێ و هەر کەسە و بواری چالاکی خۆی دیاری کراوە کەسی خێرخواز دەبێت بەکاری خێرخوازی هەستێت حکوومەت بە کاروباری خۆی هەستێت بەڕاستی حکوومەت کاری سەرەکی بریتە لە خزمەتکردن لە دابینکردنی ئەمن و ئەمان بۆ میلەت بەڵام کە نەیتوانیوە ئەو کارە سەرەکی خۆی ئەنجام دەهستاوە دەستی کردو بەکردنی کاری لاوەچی دەستی کردو بە ناو کاری خێرخوازی سنووردارکردنی کارە خێرخوازیەکان ئەمەش بەڕاستی وای کردووە باری سەرشانی میلەت زیاتر قورس کات و ئاستی قەیرانەکان دەتوانین بڵێن ئەم حکوومەتە پێ دەوتێت حکوومەتی قەیرانەکان حکوومەتێکە بەڕاستی نەیتوانیوە دابینی پێداویستیە سەرەتاییەکانی تا ئێستا ژیانی خەڵک بکات تا ئێستا کارەبامان لە چوار و دۆخێکدایە تا ئێستا ژیانی خەڵک بە شێوەیەکی گشتی لە ئاستێکی زۆر نزمدایە بۆیە پێویستە بە شێوەیەکی گشتی جەماوەر میلەت ئەم کارە قبول نەکات و دەستگا پەیوەندیدارەکانی تر ئەوانەی کە خەم لە ژیانی خەڵک دەخۆن بەڕاستی مامۆستایانی ئاینی و چینی ڕۆشنبیر و ڕاگەیاندنەکان بە شێوەیەکی گشتی بێنە سەرخەت بۆی نەهێڵن ئەم کارە بە شێوەیەکی لار بڕوە. من پێم وایە هۆکاری سەرەکی ئەم بارە لارەی کە ئێستا میلەت پێی گەیشتووە کۆمەڵێ شتە. یەکەم ناهۆشیاری میلەت چونکە کاتێک کە میلەت ناحەقیەک دەبینێ نابێ قبوڵی کات هەروەکو چۆن ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێت کاتێک کە کەسێک ڕەخنەیەک دەگرێت پێی دەڵێن چۆن تۆ ڕەخنە لە ئیمامی عومەر دەگری ئەویش دەفەرمێ لا خەیڕە فیکم ئین لەم تەقولوها ولا خەیڕە فینا ئین لەم نەسمعها خێر لە ئێوە دانێ کە ناتەواوێک دەبینن دەنگ ناکەن و خێریش لە ئێمە دانێ کاتێک کە گوێتان لێ ناگرین. ئەمە هۆکارێک لە هۆکارە سەرەکیەکان کەوا ئەم بارە بە ئێستادا گەیشتووە و نەبوونی شەفافیەت بەڕاستی خەڵک نازانێت داهاتی ئەم وڵاتە چەندە و لەکوێدا سەرف دەکرێت و چی لێ دەکرێت تەخشان و پەخشانی پێ دەکرێت. لە وڵاتی شوک و فنلەندا کاتێک سەرۆکی ئەو وڵاتە دەچێتە وڵاتێکی دراوسەی کاتێک کە دەگەڕێتەوانە گەورەترین دادگایی دەکرێت باشە تۆ چۆن چووی لەسەر مەسرەفی خۆت چیت بەکارهێنا چیت بەکار نەهێنا. ئینجاکانە نەبوونی پێوەەر لە دیاریکردنی کەسە لە جێگەی خۆیە بەڵکو بوونی ئەمە خزمی خۆیەتی ئەمە لە حیزبی خۆیەتی ئەمە لە چییە بۆیە کاتێک کە خەڵکانێکی پسپۆر لە بواری خۆیان دیارداناندرێن ئەم بار و دۆخەنا لەبارە دروست دەبێت. پێشەی لە یاسا گەورەترین بنەما بۆ سەرکەوتنی هەر وڵاتێک لە هەر شوێنەکە بریتە لە بوونی یاسا کاتێک کە یاسا لە جێی خۆی یعنی یاسا سەروەر نەبوو ئەوە کاتەی ئەم بار و دۆخە دروست دەبێت و نەبوونی دەستگای مراقەبە و چاودێری لە هەر کاتێکە ئەم دەستگای مراقەبە ئەکتیڤ نەبوو چالاک نەبوو ئەم بارودۆخە دروست دەبێت. بۆیە بە شێوەیەکی گشتی وتم بەڕاستی ئەمە کارێکە ئەوەی کە حکوومەت کردوویەتی ئەو بڕیارێک کە حکوومەت دەری کردووە زۆر ناواقعیە زۆر نالۆژیکیە پێویستی بە پێداچوونەوەی ورتەیە. بەڵێ تا چەندێک گرنگی حکوومەت لە بری ڕێگری هاوکاری بەڵەنسەنە ڕێکخراوەکان بکاتدەیان ڕێکخراوەیە کە هاوکاری دەگەێنێن بۆ منە من پێش بەرنامەکە قسەم لەگەڵ دەستگای خێرخوازی بەخشین کرد ئەوان وتیان تەنە لە سەردەمی کۆرۆنادا 77 میلیۆن هاوکاری مەسەرەن منداڵی بێباوکیان کردووە 656 ماڵ و بڵێن هاوکاریان گەیاندوت 7000
خێزانی هەزار و کەم دەرامەت چەندە گرینگە هاوکاریان بکرێت لە بریەوەی کە ڕێگری هەر دەستگایەکی تریش بۆ نمونە کە کاری خێرخوازی دەکات. ئەوەی کە لەسەر حکوومەت پێویستە لە جیاتی ئەوەی بربەست دروستکات لە بەردەم کارە خێرخوازیەکانە و لە بەردەم خەڵکی خێرخوازە دەبوو دەستخۆشی لەو کەسانە کە بەڕاستی ئەمە زۆرێک لە کێشە و گرفتەکانی بەردەم حکوومەت لا دەبات. بەڵام بەداخەوە کوتم ئەم حکوومەتە نایەوێ خەڵک قەیرانی نەمێنێ، بەڵکو ئەمە دەوێت قەیران دروستکە لە هەر شوێنەکە دەواازەیەک ببیندرێ کە میلەت لێوە ڕۆژێ لە ڕۆژان هەناسەیەک هەڵکێشی ئەم دەوێت ئەم دەواازەیە ببڕێت. بەڕاستی ئەمە بارێکی لارە بەسەر شانی میلەتە، بۆیە بەڕاستی پێویستە لەسەر هەموو لایەنەکان بە تایبەت لەسەر خەڵکی ئەوانەی کە دەنگیان دەگات بە حکوومەت، ئەوانەی کە قسەیەکیان پێدەکرد لەسەر پەرلەمان، لەسەر هەموو لایەنە سیاسیەکانی تر کە بەم کارە ڕازی نەبن و دەنگی ناڕزایی خۆیان بەرزکەنەوە. بەڕاستی دەستگا خێرخوازیەکان ڕۆڵێکی زۆر کارا و ئەکتیڤ دەبینن لە ناوڵاتە، بە تایبەتی دەستگای خێرخوازی بەخشین. ئەوەی کە ئەو کردوێتی دەبوو بەڕاستی حکوومەت ئەو پەڕی دەستخۆشی پێزانینی خۆی هەبێ بۆم دەستگا گەورە و گرنگە لە ناو کوردستانە و هەموو کەسانەشی بەم کارە هەڵدەستن دەبوو دەستخۆشیان لێکرابە لە جیاتی ئەوەی کە ئێستا ئەم کارەوە بەرخۆی کات و ئامانجی سەرەکیشی لێی بەڕاستی بێبەهاکردنی کارە خێرخوازیەکانە و دەستگا خێرخوازیەکانە و لە کەدارکردنی سومعە و تەشویقکردنی کەسایەتی خەڵکی خێرخوازە کە دەیەوێت ئەم کارە بکات بۆی کاریگەریان لەسەر میلەت و جەماوەر نەمێنێ. بۆی کە چەند کەسانی بەڵێ سەبارەت بەوەی کە پێشتر هەڵایەک دروست بوو لەسەرەوەی کە خێرکردن بە ئاشکرا و بەنهێنی دەمەوێت ڕای جەنابیش لەسەرەوەش هەر بزانم وە سەبارەت بەبوونی دەستی ئەمین لە کۆکردنەوەی هاوکاری چەندە گرینگە دەستێکی ئەمین هەبێ و بە دادپەروەری دابەش بکرێت. مەبەستیان وەکو بەڕاستی لێرەدا مەبەستیان ئەوەیە بۆی خەڵک نەبەخشێت، چونکە دڵنیان ئەگەر ئەم کارە جێبەجێ بکرێت بچێتە بواری جێبەجێکردنەوە خەڵک نابەخشێت، چونکە ئەم حکوومەتە جێگای متمانەی میلەت نییە، کارێکی نەکردووە کە خەڵک بتوانێت پارەکانی خۆی بداتە دەستی ئەم حکوومەتە و پێیان وایە هەر وەکو چۆن ئەم هەموو داهاتە ناوخۆیی و دەرەچەی ئەم هەموو کانزا سەرزەمینی و ژێرزەمینی دەکەوێتە دەستی 28 دانە ساڵە وڵاتیان بەدەستەوەیە چیان بۆ ئەو میلەتە کرد لە غەیری نەهامەتی و نەکبەتی بۆ میلەت چیان هێنا. بەڕاستی ئەمانە لە زیاتی مشۆرخۆر بن بوونە مشەخۆر، بەڕاستی کارێکیان بۆ میلەت کرد ئەوە بڕوە وردە ڕۆژ بە ڕۆژ سات بە سات زیاتر ئەرکەکان لەسەر میلەت قورس دەکەن، ئەو جار سپێنێ پارەی هەوایان دەوێت، پارەی تیشکی خۆردیان دەوێت، پارەی چیان دەوێت. ئەمە لەو ساڵانەدا تەنانەت بۆ نوێکردنەوەی یەک هەویەیەکی بەسیط کە من خۆم هەڵگیری ئەو هەوێم لایە بە ماوەی 2 ساڵ جارە نوێ دەکرایەوە لە 2 ساڵات 10,000 دیناریان پارە وەردەگرت. بەڵام ئێستا بە 1 ساڵ نوێی دەکەنەوە 60,000 دینار وەردەگرن بۆ 1 ساڵ. بۆیە ئەم کارە خێرخوازیانەش ئەگەر لە ڕێگەیەکی ئەمینەوە نەبێ بەدەستێکی ئەمینەوە نەبێ خەڵک ئامادە نیە پارەی خۆی بخاتە گۆمەوە و چونکە دڵنیان ناکاتە شوێنی خۆی. ئەمە ئامانج لێی ئەوەیە کە بەڕاستی ئەوەندە دەواازەیە هەیە بەڕووی هەژارانە ئەویش دابخرێ و کۆتایی بم کارە خێرخوازیانش بهێن. دواتر دەگرم وڵای بەرز لەسەرەوەی بەخشین بە ئاشکرا و بەنهێنی دەگرێم وڵات دکتۆر بگرێم وڵای بەرز سەبارەت بە ئەزمموی وڵاتان سەری هاوکاریکردنی خەڵکی هەژار و کەم دەرامەت تاکوێستا بۆ نمونە حکومەتیارێم هیچ بودجێکی تەرخان نەکردووە بۆ نمونە بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت و کرێتی لە عێراقیش 150 دینار بۆ خێزانە دابین کراوەکەی سەرچاوێکی موچیان نییە. ئەزمموی وڵاتان چۆنە بڵین؟ لە ڕاستیە ئەمەی کە لە هەرێمی کوردستانە هەیە وکوتم نازانم ئایا ئەگونجێ لە ڕۆی زانستیەوە بەمە بڵین حکوومەت چکە حکوومەت لە عالەمە سێ ئەرچی دیاریکراوی هەیە دابینکردنی لایەنی کەمی ژیان، لایەنی کەمی خزمەتگوزاری، پاراستنی ئەمنیەت و سەرۆسامانی هاوڵاتیان ئەمەی ئێمە لەما شکستی خواردووە. ڕاستە لە هەرێمی کوردستانە جۆرێک لە چەتەگەری هەیە لە بەڕێوەبردننی داهاتەکان لە هەرێمی کوردستانە، هەر بۆیش ئەبینی دۆخی ئێستای هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەم دۆخایە. نمونەی جیهان لە ئێستادا هەموو جیهان پارەی تەرخان کردووە و هەموو جیهان ئابوووریەکەی زەرمەند بووە و هەموو جیهان حکوومەتەکان سەرمایه‌دارە گەورەکان کە با بڵین لە وڵاتەکانە بوون بە تایبەتی حکوومەت
بودجەی زەبەلاحی تەرخان کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی قەرانی کۆرۆنا لە پێچەوانەی هەموو جیهانەوە حکومەتی هەرێمی کوردستان وەکو چۆن لە شەڕی داعشا لە ڕووی داراییەوە پارتی وێچەتی سوودمەند بوون خەڵک خوێنیدا دەیان هەزار گەنج و لاوی ئەوڵاتە شەهید بوون زۆر جار باس کراوە لەو کاتا کۆمەڵی بیرێنەوتیان کەوتە دەست لەو کاتا موچیان کرد بە ڕوبع موچە لەو کاتا یارمەتی هاوپەیمانیان وەردەگرت واتە لە ڕووی داراییەوە بەڕاستی لە شەڕی داعشا پارتی وێچەتی قازانجان کرد ئێستا لەمەشا بە هەمان شێوە تا ئێستاکە حکومەتی هەرێمی کوردستان لە قازانجایە مەسەلەی نەوت تەروک و خۆیەتی نەوەستاوە چ بە بۆری چ بەتان کرد بازرگانی لە سنوورەکانەوە نەوەستاوە ڕاستە با بڵین سیعری نەوت دابەزیوە بەڵام نەوەستاوە نەوتی تەنکەر نەوەستاوە دوێنە شەو لە سۆشیال میدیاوە تەنکەرەکان بڵاو بۆتەوە بە ڕیس وەکو مێرولە ڕێەکەن ئەڕۆن بۆ ئەودی و بۆ ئێران وە بازرگانەکانی خۆیان نەوەستاوە لەگەڵ ئەوەشان موچیان کرۆ بە تقریبان 2 مانگ جارێ ینی ئەمە نیوەیە بە شێوەیەکی ڕانەگەێنراو ئەین تۆ مەسەلا جاری پێشوو مانگی 11 تقریبان لە 24 و 25 2 ئەخیر شوێن خاننشینان بوون کە موچیان وەرگتووە ئێستا 4 ئەخیر شوێنە ێ بێنە لە بەرچاوی خۆ لە 25 2 تا 4 بزانە 55 ڕۆژەکە لە ڕاستیە کەواتە ئەمە ناڕاستەوخۆ کراوە بە 2 مانگ جارێک بۆیە ئەمانە وەکوتم لە ڕاستیان ناچنە ژێر پێناسەی دەوڵەتەوە ناچنە ژێر پێناسی حکومڕانیەوە ئەمە کۆمەڵێکن لە چەتەگەری و حیزبی عایلەی سیاسی و خێزانی سیاسی و با بڵین سوڵتانی کە لەسەر پارەی نەوتەژین ئەزمموی وڵاتان بۆ نوێڵەواتە وەکو هۆڵندەکەم یعنی حکوومەت تەمەند لە ئەوروپا بەگشتی 3 جۆرە جۆرێکیان موچەخۆری حکوومەتن واتەکاری دەوڵەتیەکەن جۆرێک لە کەتی تایبەت کارەکە جۆرێک هیچ کارێکی نییە و لەسەر سۆشیالەژی لە ماڵەوە ئەوەی لەسەر سۆشیالەژی ئەوە هەروکو خۆی وایە ژیانی ئەوەش بەپی ئەوەی کە کەسەکە سەڵتە یا خێزاندارە ئەگەر خێزاندار بێت لە بینی یعنی بەپی وڵاتە بڵاتێکتر گۆڕێ بەڵام لە هەموو کاتەکە تقریبا نزیکەی 12 وەرەقە با بڵین $1900 وەرەگرێتوانە ئەمە هەروەکو خۆی وایە ئەوەی لەسەر سۆشیالەژی ئەوەی کە موچەخۆری حکوومەتە دیسانوەکو خۆی وایە و هیچ لە وەزعینە گۆڕاوە و لە ماڵەوەی ڕەنگە لە ڕێگەی ئینتەرنێت و ئۆنلاین و کاروبارەکانی بەشێک لە فەرمانەکان ڕایکات و ژیانی پارێزراوە ئەوانەی تریان کە لە کەتی تایبەت کاریان کردووە لە وڵاتەکان وڵاتێکترە گۆڕێ بۆ نمونە لە وڵاتێک وەکو هۆڵندا وەکو باسیکەین مەسەڵان مەطعام چێشخانە باڕ ئەو شوێنانە کە داخراونێنراوەوە بۆ ماڵەوە تقریبا نزیکەی $5,000 ئەدا بە خاوەن کارەکە و نزیکەی لە 180 موچەی کرێکارەکانی شەدا ئەو لە ساڵ 20ی پێویستە خاوەن کارەکە بیدا باشە و هەروەها بۆ نمونە لە وڵاتە وەکو سەنغافورە هەموو ئەوانەیە کە لە سەر و تەمەنیان 18 ساڵێکی $300 بۆ تەرخان کراوە و نزیکەی لە 175 بوجەشی داناوە بۆ ئەوانەی کە کەرتی تایبەتن و زیانیان دەکەوێت لە نەرویج نزیکەی $10 ملیار تەنخان کراوە بۆ ئەم مەجالە و بە کوردیەکەی لە دنیای پێشکەوت و بە وڵاتانی مەسەلا وەکو ئوردون و وەکو کوێیت و وەکو ئیمارات و وەکو سعودیە و هەموو ئەمانەش کردویانە ئەگەر باڵانە چوو بێتم شتێکم خوێندەوە لەسەر ئێران کاڵە قەرزەدا بەوانەی کە ئێستا پێویستیان بەوە هەیە کە ژیانیان دابینکەن و هاوکاری خۆراک و ئەوانە واتە لە هەموو شوێنەکانە بۆ تایبەتی وڵاتە پێشکەوتەکان ئەوەی کە کێشە نەبێ ئێستا کێشەی ژیانە هەتا لە هۆڵندا من بەدوای چوونم کردووە لەبەرەوەی خوێندن لەوێش تا 24 ڕاگیراوە پۆستیان ناردۆ بۆ ماڵەکان ئەو ماڵی کە لاپتۆپی نییە ئەوە ئامادەین $500 بدەینێ بۆی لاپتۆپی بکڕێ بۆی مناڵەکانی لە خوێندنی ئۆنلاین دانەبڕێن تا ئەو ڕادێ مناڵی 5 ساڵ بۆ 16 ساڵ هەموو ئەمانە لە وڵاتانی پێشکەوتووە کراوە ئەو وڵاتانی کە سیستەمەکەیان خەمخۆری خەڵکن ئەو حکومڕانانەی کە هەڵقوڵاوی ناو خەڵکن بە پێچەوانەشەوە لە وڵاتێک و فلیپینە ئەڵێ و کەسی هاتە سەرجادە تەقی لێ بکەن بیکوژن هێزە ئەبنەکانی دەستکراوە کردووە لە رووسیا ئەڵێ مەسەلا ئەوەندە ڕۆبڵی ڕووسی غرامەتانەکەین ئەگەر قەدەغات شۆ بشکێنن ئەمەی ئێمە هاوشێوەی ئەو سیستەمە با بڵێن خۆسە پێنانێت سپاس دەکەم بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵات تۆپ چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆ یانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم
ئەم چەشناوی ڤاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو بەهاتنی کەوسەر هەست بە ئارامبوونەوە دەکەین ڕەنگە سروشتیەکەی چای کەوسەر خەمەکانمان لەبیر دەباتەوە لەبەر ئەوەیەکە بۆن و تامی چای کەوسەر لەبیر نەکراوەیە بە چای کەوسەر چێش لە ڕەنگ و تامی چای ڕاستەقینە ببینە چای کەوسەر ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قۆرسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەوێت بینێرانی بەڕست ماوەسە حسێن بگەڕێن و لای بەڕێزت سەبارەت بە گرنگی و کاریکردنی خەڵک کێژار و کەم دەرامەت لەم بارودۆخە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلام و مەسەلەی باشکرا و بەنهێنی چاکەکردن. بەڵێ دیارە بەخشین بنەمایەکی سەرەکیە لە ئیسلامە کۆمەڵگەی ئیسلامیش بەوە بەناوبانگە کە کۆمەڵگەیەکی تەبا و ڕەبا و بێکە و گونجاو و هاوکاری و برایەتی لە نێوانیاندا دەبێت بە قووەت بێت. پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ سێ جار فەرمووی وەڵڵاهی لا یؤمن وەڵڵاهی لا یؤمن سێ جار فەرمووی ئیمانی نییە وتیان چییە فەرمووی ئەو کەسەی من باتە شەبعانن وجاره جائع بجنبه وهو يعلم ئەو کەسەی خۆی تێرە بەڵام جیرانەکەی وا بە تەنیشتیەوە هەژارە و نەدارە و برسیە بەڵام هاوکاری ناکات. لێرەوە تێدەگەین کە ئیمان دوو پێوەری هەیە. ئیمان زانان دەفەرمون الاتصال بالحق والإحسان مع الخلق لە دوای کەوەی پەیوەندی لەگەڵ خوا بەهێز دەبێت دوای دەبێت لەگەڵ خەڵکی شادچاکەکار بی. بەڵام کوفر يعني تعريفي كفر دەڵێن الإعراض مع الحق والإساءة مع الخلق کاتێک لەگەڵ خوادا عیلاقە و پەیوەندیت باش نابێت لەگەڵ خەڵکی شاخەراب دەبی. بۆ لێرەوە تێدەگەین خوای پەروەردگار داوامە لێ دەکات وتعاونوا على البر والتقوى يعني زانان دەفەرمون دەربارەی بر و تەقوا دەفەرمون بر لەگەڵ خەڵکە تەقواش لەگەڵ خوایە واتە ئێمە کاتێک کە باسی چاکەکاری دەکەین باسی ئیحسان دەکەین دەبێت لە واقعی ژیانمانە ڕەنگ بداتەوە. ئەوە تا پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمودەیەکە کە دەفەرمێ نمونەی ئەو کەسێک کە دەبەخشێت کە هاوکاری فەقیر و هەژار دەکات دەڵێ وەکو ئەو کەسەیە کە جیهاد دەکات لە پێناوی خوادا وەکو ئەو کەسەیە کە بە ڕۆژوو بۆ ینی بەردەوام بە ڕۆژوویە و لە بە ڕۆژووبووندایە و بەردەوام نوێژ دەکا و بە پێوەیە ینی وەکو ئەو کەسە وایە ئەو کەسێک کە هاوکاری فەقیر و هەژار دەکات و کەسێک کە دەستی یان دەستی بێباوک دەگرێت. سەحابەکان دێنە لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پرسیاری لێ دەکەن دەیانەوێت چ کارێک زۆر باشە بیکەن قالوا يا رسول الله أي الأعمال أفضل أي العمل خير ئێمە چ کارێک بکەین زۆر باشە فەرمووی سرور تدخله على مسلم ئەوەیە دڵخۆشی بخەیتە دڵی مسلمانەوە أو تقضي عنه دينا أو تطرد عنه جوعا أو تفرج عنه كربة
ئەیا ئەوەی دڵخۆشی بخەیتە دڵی مسلمانێکەوە یان بەڵایەکی لەسەر لابەری یان ئەوەی قەرزێکی بۆ بدەیتەوە یا هەژار و نەدارە تێریکەی ئەها پێغەمبەری خوا چیان پێ دەفەرمێ ناڵێ بڕۆ نوێش بکە چونکە ئێمە دەوێت چاک بزانین دینداری دوو بەشە بەشێکە بۆ خۆشکردنی ژین بەشێکە بۆ خۆشکردنی بۆ ئاتا پێشەوەی خەم لە قیامەت بخوا خەم لە ژیانت دەخوا بۆیە زۆر جار ڕەخنەش لەوە دەژیرێ باشە بۆ خەڵکی خێرخواز یعنی بەکاری بۆ خەڵکی بانخواز بەکاری خێرخوازی هەڵدەستن ئێمە دەڵێن بەڕاستی کەسی بانخواز چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام سەرمەشق و پێشەنگمانە یعنی چۆن ئەو پێشەوەی خەم لە قیامەتی خەڵک خوا خەمی لە ژینی خەڵک خواردووە وتعاونوا على البر والتقوى مامە بزانم کێشەی براکەم چییە ئایا گە کێشەی دینی هەیە خەم لە قیامەتی دەخۆم و دینی بیردێنمەوە بەڵام ئەگەر خەمی ژینی هەیە و جیفانی بەتاڵەوە دەمرێ لە برسان دەبێت خەم لە ژینی بخۆم بۆیە خێر و سەدەقاتیش بە دوو شێواز خوای پەروەردگار هێناوێتی چ بە شێوەی ئاشکرا چ بە شێوەی پەنهان خوای پەروەردگار پێمان دەفەرمێ ئین تبدوا الصدقات فنعما هي وإن تخفوها وتؤتوها الفقراء فهو خير لكم سەرەتا پێمان دەفەرمێ ئەگەر کارەکانتان بەخشینەکانتان بە شێوەی ئاشکرا ئەنجامدەن کارێکی زۆر چاکتان کردووە ئەمەیان زانان دەفەرمون زیاتر بۆ زەکاتە تا زەکات بە شێوەیەکی ئاشکرا بکرێ بەڵام وئین تخفوها وتؤتوها الفقراء کە بە شێوەی پەنهان ئەنجامدرا زیاتر ئەمە زیانان دەڵێن بۆ شێوەی سەدەقە و خێریەکی ئاساییە چۆن نوێژ فەرزەکەی بچیتە مزگەوت باشە بە شێوەی ئاشکرا بکرێ بەڵام سنەتەکەی واچاکە لە ماڵ ئەنجام بدرێت چونکە ئەمە وتمان سنەتە بۆیە بە هەردوو بوارمان هەیە خوای پەروەردگار لە شێوەی ئاەتێکی ترە پێمان دەفەرمێ الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية فلهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون ئەوانەی بەخشینەکانیان بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەنجام دەدەن هەردووشیان پاداشتیان لای پەروەردگاریانە بۆیە زانایانیش تەفسیریش دەفەرمون هەر یەکێکیان لە بارودۆخ و کات و شوێنی خۆی داگونجاوە لە چ کاتێکا پێویستە بە شێوەیەکی ئاشکرا ئەنجام بدرێ ئەو کاتێک کەوا خەڵک چاوی لێکا و خەڵک تەماشایکە و ببێتە سەرمەشق و خەڵک گومانی خراپی پێ نەبا و اینجا بۆی خۆشەویستی زیاتر لەگەڵێکا دروست ببێ ئەو بە شێوەی ئاشکرا بێت و ئەگەر ئەم شتانە نەدەهاتە جێ و ئەوە پێویستی نەدەکرد ئەو کاتەی بە شێوازێکی پەنهان ببەخشێ باشترە باشە سپاس دەکەم دەتەگرێمە لای بەڕێزت دکتۆر گرەمە لای بەڕێزت سەبارەت بۆی ئەگەر ئێستا هاوکاریکردنی خەڵکی هەژار نیە تاوەکو ئێستا بۆ نمونە حکوومەت تەنات خۆشی برایەنەداوە ئەوان باج لەسەر خەڵک هەڵ بگرێ بۆی کە کرێتی مەسەلا خاوەن مڵکانیش لە کرێتیەکان خۆش بن یا خود ئەو مڵکانێک کە خۆی خاوەنیەتی تا ئێستا بڕیاری دەرنەکردووە کە لە کرێتیەکان خۆش بێ ئەی چارەسەر چییە مەسەلا کە بۆ جێژدابی ناکرێت سەر خەڵک بۆی قەدەغیات شوێ مەسەلەن کرێکارە هیچی نییە ینی هەر سزنکردنی خەڵک لە ماڵەوە بە تەنیا بەسە لە ڕاستیە بۆ خۆم لە سەداسەد لەگەڵ جێبەجێکردنی ڕێنمای تەندروستیەکانە و ئەوەی من بەدوێدا چوونم کردووە کاک حەکیم لە جیهانە ڕەنگە سێ ڕێگا هەبێ بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا ڕێگایەکیانەوەیە کە بی فەحسی هەموو وڵاتەکە بکەیت پشکنینی هەموو بۆ بکەی بزانی چی هەڵگری ڤایرۆسەکەیە چی هەڵگری ڤایرۆسەکە نییە ئەوی هەڵگری ڤایرۆسەکەی جایکەیتەوە لە شوێنێکە کەرەنتینەکەی کە ڕەنگە ئەمە زۆر قورس بێ و تێچووشی زۆرە و ئەمە لە ڕاستیە ئەم حکومڕانی هەرێمی کوردستان هەرگیز چی وای پێ ناکرێت ڕێگای دووەمەوەیە کە بۆ نمونە وەکو سین کە سەرەتا دەستی پێکرد ڕاستەوخۆ شاری ووهانی لە هەموو شوێنەکانیتر دابڕی بە تەواوەتی کەرەنتینەی کرد و قەدەغی هاتوچۆی ڕاگەیان و فەحسی دەست پێ کرد و هەموو پێداویستەکانی بۆ دابینکردن ژیانی لەو شوێنە وەستان و کۆنتۆڵێکی زۆر زۆر باشی کرد ڕێگایەکی تریان کە لە وڵاتە ئەتوانم بڵێم تا ڕادێ عەسکەرتایەتەکانە پێڕەوە کرێت ئەوەی کە ئەم قەدەغی هاتوچۆیە کە بەم شێوە عورفی بە تایبەتی کە لە 48 ساعاتی ڕابردووە پەیڕەویان کرد سە بۆ نمونەوەکو باسم کرد فلیپین هێزە ئەمریکانی دەستکراوە کردووە تەقە لە خەڵکەن مەسەلا رووسیا سزایە نەدا بە سزای مادی و لێرەشەوە خود سزای هین دەستی پێ کردووە مەسەلەی غرامە و مەسەلەی داواکاری گشتی بەکارێنن ئەی جوڵێنن لە دژی خەڵکوانە ینی ئەمەی سێهەم ڕێگای خۆپارێزی کۆرۆنا ئەو ڕێگایەیە کە کەمترین پارەی تێچێ و توانم بڵم حکوومەت بە جۆرە لە جۆرەکان بەهۆی ئەوەی کە کەرتی خێرخوازی فعالە بێ لەم کاتانە قازانجی لێەکە من دیسانی لێمەوە من بۆ خۆم لەگەڵ ئەوام کە خەڵکی بە تەواوەتی پابند بن بە مەسەلەی ڕێنمایە تەندروستیەکان چکە ئەم ڤایرۆسە بەڕاستی کەس ناناسێ و یعنی ئەو قاچی نییە تا بێ بۆ لای تۆ ئەوە تۆی ئەچی بەرەو پیری ئەو و حکوومەتیش
ئەمەی هەرێمی کوردستان سیستەمێکی تەواو فاشل و شکست خواردوو هەیە لە بواری تەندروستیە وەکو هەموو کایەکانی تر لە هەموو سلێمانیا و خۆیان ڕایان گەیانووە ناگاتە سەد ئامێری هەناسەکانی دەستکرد لە هەموو کوردستانە باشەکە یعنی تا ئێستاکە نەیتوانیوە ئەستان ئامێریە بکڕێەوە من ئاگادارم مەگەڵ خێرخواز بۆیان کڕی بێتوانە یعنی ئەمەی کە حکوومەتەیەڵێ یان بە کوردەکەی خۆی ئەزانێت چی چاندووە و بۆیە داوا لە خەڵک لە ماڵەکانە بمێنەوە بەڵام کە داوا لە خەڵکی لە ماڵەکانە بمێنەوە دەبێت ژیانی بۆ تەمینکەی بەزیمە و پارە هەیە دکتۆرێسە مەسەڵەن تۆ ژیان بۆ خەڵک دابین کێلێسەکەوان دەڵێن نرخینەوە دابەزیەوە داهاتمان نزیک بۆ تۆ لە سفرە بەرپرسیان حکوومەت وا دەڵێن ئەزانی کاک حەچی من ئەو کاتەشی کە لە پەرلەمان بووم و لە ئێستاشاکە لە پەرلەمان نەماوم و زانیاری وەرەگری مەدووادا چوونەکەین و ڕەگەڵ زۆر خەڵک قساکەین من هەرگیز بڕوام بەوە نییە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵە پارەم نییە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستیە لەمەیانە بە هیچ جۆرێک ڕازگۆ نییە و حکوومەتێکی ناشەفافە وەکوتم حکوومەتێک ئامادە نەبێ پرۆژە یاسای بودجە بنێتە پەرلەمانی کوردستان کەواتە تۆ بێ پرسیارێکی گەورەی لە سەردانێتوانە بۆیە چی بەڵگەیە کە بەڕێز دەڵێ پارەی هەیە من پارەکە ئەی لەکوێ ڕەنگە خەڵک بڵێن پارەکە لەکوێ لای حکوومەتە خود لای حیزبە تاکید لای حیزبە لای ئەشخاصی حیزبە لای پارتی وێچێتیە هەر لەو ماوەی ڕابردووە مەسئولێکی وازەمەندای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە باسی ئەوەیە کرد وەکو وایە دۆلاریان هەڵهێناوێ مەسئولەکانی کوردستان یعنی ئەمە خۆیانن کاڵێن ژێر زەمینەکان پڕە لە پارە ئەمە خۆیان کاڵێن ماگانە وابزان بەهڵانە چوو بێتم یعنی یەکی 25 میلیۆن دلار ئەڕوا بۆ ئەو دوو پارتە دەسەڵاتدارە یعنی هەموو ئەمانە لە زاری خۆیانەوە ئەوترێت لە قسەی خۆیانەوە ئەوترێت کە ئەمانە ئەشخاصی ناو پارتی و یەکێتی زۆر زۆر دەوڵەمەندترن لە حکوومەتەکە و حکوومەتەکە لە ڕاستیە ئەتوانم بڵێم وەکو مەکتەبێکی جێبەجێکاری حیزب وایە یعنی چۆنی سە مەسەڵان مەکتەبی هەڵبژاردنە مەکتەبی ئیداری گشتیە مەکتەبی ڕێکخراوە جەماوەرەکانە حکوومەتیش بە هەماشەوە مەکتەبێکی حیزبیە بۆیە لەم ڕوانگەوە دەبێت پارەی هەبێتوانە یعنی نرخی نەوت سەر و 50 دلار بووە نزیکەی 750 میلیۆن دلاریان دەستکەوتەوە پێ راپۆرتێکی یەکێک لە میدیاکانی دەسەڵات نزیکەی سەر و 900 میلیارد دینار بووە ماگانەی نەوت 250 میلیارد دینار داهاتی ناوخۆ بووە دەعمی هاوپەیمانان باش ئەم هەموو پارەیە بۆ کوێ چووە تا ئێستاکە مەعاشی مانگی 12 تەواو نەکردووە بۆیە ئەرچی حکوومەتە موچەی موچەخۆران دابینکە و هەموو ئەو کەسانەی لە هەرێمی کوردستانە موچەخۆر نین ژیانیان لەسەر ئیشی ڕۆژانە بووە دەستگێر بوون دوکانیان هەبووە تەکسیان پێ بووە عەرەبانەیان جێڕاوە لە بازاڕە کرێکار بوون هەموو ئەمانە پێویستە ژیانیان بۆ تەئمین کرێ پێویستە حکوومەت ڕاستەوخۆ لە کرێمەکەکانی خۆی خۆش بێ بۆ ئەوەی ئەوانیش کە با بڵین خاوەنکەکانی تریش دەکرێت مڵکەکانی خۆیان خۆش بن من دەستخۆشی لە ئیداری خۆجێی سلێمانیەکەم کە ئەو پێشنیازانیان بەرز کردوێتەوە بۆ حکوومەتی با بڵین هەرێم لە هەولێر کە پێویستە بە زووی ئەم برایە دەرکرێ و ناکرێت لەمە زیاتر خاوەخاو لە ژیانی خەڵکا بکرێ ئەی ناکرێت تۆ هەر خەڵک بنێریتەوە بۆ ماڵەوە بەڵام ژیانیشی بۆ تەئمین نەکەی پێویستە ئەگەر ئەمە حکوومەتە خۆی بە حکوومەتە زانێ ئەبێ وەکو حکوومەت مامەڵە بکە مەسئولانە بێت ژیانی خەڵک دابینکە و لە ڕاستیان ناکرێت لەوە زیاتر بە بیان و جۆرا و جۆر یعنی بتەوێ هەر خەڵک لە ماڵەکان بجێتەوە من زانیارێکی تریشمە گوتووە کە ئێستاکە بانقی نێودەوڵەتی حدودی 160 میلیارد دلاری ترخان کردووە بۆ ئەو وڵاتانی کە زەرمەند دەبوون لە ڤایرۆسی کۆڕۆنا یخو ئەبێ ئەمە بەشێکشی بەر هەرێمی کوردستان کەوێت و بتوانێت دیسان لە ناو خەڵکی هەرێمی کوردستانە سەرف بکرێتەوە بۆیە ئەرشی حکوومەتە ژیانی خەڵک دابینکە پێش هەموو کەس ئەوانەی کە ئێستا ژیانیان وەستاوە و موشەخۆرنی سپاس دەکەم مامۆستا وگەرم و لای بەڕێز کاتمان زۆر کەمەوە سەبارەت بە بەخشین چەندە دەرد و بەڵالا دەبات چەندە ئارامی دەروون دێنێەوە بۆ خەڵکی ژیانی ئەوانەی کە خوا پێداون چەندە گرینگە لە دەوروبەری خۆیانەوە دەست پێ بکەن لە شارەکان لە گەڕەکەکان بەڵێ دیارە و قەیرانەی دروست بووە هەمومانی گرتوۆتەوە ئەوە پێویستیشە بۆ چارەسەرکردنی هەمومان شان بدەینە بەری و هۆکارێک لە هۆکارە سەرچیەکانی دروستبوونی بەڵام موسیبەت لە ناو کۆمەلگادا بریتە لە تاوان تەمەنەوە پەیوەندی ڕاستە و خۆی بەوە هەیە خوای پەروەردگار لە قورئاندا کە دەفەرمێەوە لەو ئەنە ئەهل القوڕى آمنوا واتقوا
لفتحنا عليهم بركات من السماء والأرض ئەگەر خەڵکی گوند و شار و دێهاتەکان ئیمان بێن و جازانان دەفەرمون ئیمان لەگەڵ خوایە و تەقوا لەگەڵ خەڵکە واتە لەگەڵ خەڵکات پارێزکار بووی چاکەکار بووی ئەو کاتەی ئەمە بەرەکەتی خۆمانیان لە ئاسمان و زەوی بەسەرا دەڕێژین ولكن كذبوا بەڵام ئەگەر ڕاستیان نەکرد لەگەڵ ئەو قسەیەدا دەفەرمێ ئێمەش فأخذناهم بما كانوا يكسبون ئەو کات ئێمەش لەسەر ئەوە دەیانگرین سزایان دەدەین بۆیە بەڕاستی هۆکارێک لە هۆکارەکانی دروستبوونی بەڵاو مسیبەت بریتە لە تاوان هەر کاتێ خەڵکەکە گەڕایەوە بۆ بەلای خوا و تەوبەی کرد و پەشیمان بووە ئەو کاتەی بەڕاستی خوای گەورە ئەو بەڵام مسیبەتەشیان لەسەر لا دەبات هەروەکو پێشەوە عەلی کوڕی خەتاب قسێکی جوان دەکات دەفەرمێ هۆکاری دابەزینی بەڵاو مسیبەت گوناحە و لابردنەوەشی گەڕانەوەی بۆ لای خوات پەروەردگار چونکە بەهۆی گوناح و تاوان و خوای گەورە غەزەبی خۆی دەنێرێ بۆیە فەرمودەی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ صەدەقەت السری تطفئ غەضەب الرەب سەدەقە و خێرێک بە شێوەیەکی پەنهانی ئەگەر دەیکەی غەزەبی خوای پەروەردگار دەکوژێنێتەوە بۆیە پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ البر طمأنینە والإثم ما حاك في صدرك دەفەرمێت چاکەکردن ئارامی بەخشە و تاوان و گوناح خەفەت و مەراقت بۆ دروست دەکات ئەوە کەسێک کە دێتە خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا ئەمن دڵم زۆر ڕەقا ئەویش پێی دەفەرمێ امسح رأس اليتيم وأطعم المسكين دەفەرمێت دەست بە سەرسەری هەتیوەکان دابێنە و بەسەر سەری هاوکاری فەقیر و هەژاران کە بۆی ئەم دڵە ڕقەی تۆ چاک ببێ بۆیە بەهۆی گوناح و تاوانەوە ئێستا فەرمودەمان هەیە دەفەرمێ هەموو ڕۆژێ فریشتەیەک دێتە سەر زەوی دەفەرمێ اللهم أعطي منفقا خلفا خوایە ئەوەی دەبەخشێ پێی ببەخشەوە بۆی زیادکە بەرەکەتی خۆتی بەسەدا بڕێژە وعاطی ممسکن تەلەفە ئەوەی کە دەستیشی گرتوتەوە خوایە بەڵای خۆتی بەسەدا بنێرە زیاتر لێی بگرەوە پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام فەرمی داو مەرضاکم بالصەدەقە فەرمی نەخۆشیەکانتان بە بەڵام مصیبەت لەسەر خۆتان دەفەکەن ئەگەر بەڵام مصیبەت ڕووی تێکردن ئەوە ئێوەش خێر و سەدەقا زیاتر بکەن هەموو ڕۆژێ هەموو ڕۆژێ کاتێک کە ئێمە دەزانی لە ئاسمانەوە خوای گەورە بەڵام مصیبەت دەنێرێ هەروکو لە حەدیثدا هاتووە دەفەرمێ الصەدەقەة والبەلاء یەقتەتیلان إلى يوم القیامة بەڵام مصیبەت کاتێک کە دێ و سەدەقەش کاتێک کە دەکرێت بەرز دەبێتەوە ڕوبەڕوو یەکتر دەوەستنەوە واتە لەگەڵ یەکتا دەجەنگن تا ڕۆژی قیامەت بۆیە کاریگەری بەخشین لەسەر لابردنی بەڵام مصیبەتەکان لەسەر لابردنی ئافات بەڕاستی یەکجار زۆرە و کاریگەری ڕاستە و خۆی دروست دەبێت بەڵێ سوپاس دەکەم دکتۆر ئەگەر بە کورتی شتێکمان بەڵێ یەکەم زۆر گرنگە لە ئێستادا پەرلەمانی کوردستان بە خێرایی یاسایەک دەرکات بۆ هەموو ئەو خەڵکانەی کە موچەخۆر نین و لە کەرتی ناحکومی و یاخود دەستگێڕن و دوکان هەیە چونکە ئەمانە بە هیچ جۆرە سوودمەند نین لە بودجەی گشتی و یاسایەکیش نییە ئەمانە بگرێتەوە دووەم پێویستە ژیانی خەڵک دابین کرێ اینجا فەرزی با بڵین قەدەغی هاتوچۆی بەسەرا فەرز کرێ و سێهەم پێویستە ئەگەر ئەمە حکوومەت ئەگەر ئەمە دەوڵەتداریەکە پێویستە بیر لە دوای کۆرۆنا بکاتەوە هەر لە ئێستەوە پلان هەبێ استراتیژە بێ بۆ دوای کۆرۆنا ئەوە تا هێنری کسنجەر کە هیچێک لە گەورە سیاسەتمەدارەکانی ئەمریکا و عالەم هۆشداری ئەدا لە قۆناغی دوای کۆرۆنا یعنی ئەمانە ئەگەر بە فیعلی ئەهلی دەوڵەتدارین ئەگەر ئەهلی حکومدارین ئەگەر بەتەنگ ئایندەی کوردستانەوەن ئەبێ هەر لە ئێستەوە بیر لە دوای قۆناغی کۆرۆناکەنەوە و لە ئاخریشا زۆر سوپاسی هەموو ئەو کەساناکەم کە بە درێژایی ئەم ماوەیەوە ئێستا و ئایندەش لە ئەرکان بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ومێ دەکەم یێزانی مەزن ئەم بەڵایە زوو لەسەر جیهان و کوردستان لابرێت و زۆر سپاس بۆ بەرەزان دکتۆر شێرکۆ حەمامی ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان لە ستۆری سەرکی هەروەها لە ڕانیەوە مامۆستا حوسێن ئاغا بانگخوازی ئیسلامی زۆر سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارم تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ